ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. جوانترین سلااو ئاراستەی ئێوە جۆگرانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بێدەم بەرنامەی ڕاستەوخۆ لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە. بەرنامەی ئەوڕۆمان تایبەتە بە ڕەوشی ئاڵۆزی عێراق و هەروەها بە تایبەتی راپۆرتێکی نوێی لەسەر سووریا دەرکراوە. کۆمیسیۆنی نێونەتەوەیی نەتەوەیەکگرتوەکان کە کاری تایبەتە بە لێکۆڵینەوە لە تاوانەکانی شەڕ لە سووریا لە راپۆرتێکی نوێیدا کە دوێنێ سێشەممە بڵاوکراوە دەڵێت شەڕی سووریا هەڕەشەیە لەسەر تەواوی هەرێمەکە. کۆمیسیۆنەکە 4 ئەندامی هەیە. ئەم هۆشداری لە راپۆرتێکی نوێیدا بۆ ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەیەکگرتوەکان دەڵێت ڕوودانی شەڕی هەرێمی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست نزیکتر بۆتەوە بە تایبەتی لە کاتێک یاخیبووان لە سەرانسەری عێراق پێشبەچوونیان بووە بۆ کۆنتترۆڵی ناوچەکانی عێراق و سووریا بەیەکەوە دەبەستن. لە ژێر ڕۆشنایی ئەم راپۆرتە و هەروەها باری ئاڵۆزی عێراق کە هێندێک بە قەیرانی عێراق ناوی دەبن داوامان لە دوو شارەزا کردووە لە ماوەی کە دەدەستماندایە بۆ بەرنامەیەم هەفتەیە دەگەڵماندا بن تا بە ڕێگای ئەوانەوە زیاتر لەو بارە تێبگەین. دکتۆر جەبار قادر شارەزای کاروباری عێراق و ڕۆژهەڵاتی نێوەڕاست و هەروەها بەڕێز جان کورد نووسەری سیاسی و شارەزای کاروباری سووریا و ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەگەڵماندا دەبن. دکتۆر جەبارم کاتت بەخێر. ئەم کاتە باش ماتەبەرخان. بەڕێز جان کورد ئەم کاتی جەنابیشت بەخێر. سەرچاو سەرسەرا ڕۆژ باش. زۆر مەمنون. بە جۆمان لە ئەندامێکی ئەم کۆمیسیۆنە بێتن دوای دەگەڕینەوە لای بەڕێستان و باشیکردنەوەی ئێوە دەست پێ دەکەین. We are possibly on the cusp of a regional war. And it's a regional war where many radical elements are involved with many backers. ئەم لەسەر لێوا شەڕێکی هەرێمێنە و ئەو شەڕە لە هەرێمێکە جهێک و ڕادیکالان جه تێدەگرتیە و گەلک پشتەوان جوان ڕەهەنە. زێدەباری vێناژی چەک ji derve جوان ڕەتێتن و مەخابن ڕەوشە هەرێمێ پتر ئالوز دکات. ئەوەش بێت مۆنتارپۆرن بوو کە پرۆفسۆرێکی تایلەندی و ئەندامێکی ئەم کۆمیسیۆنەیە. بەڕێز جانکورد خۆ دەزانی خۆ دەمێکە هۆشداری ئەوە دەدرا کە شەڕی سووریا ئەگەر بێت و بە کۆتایی نێتن ینی بۆی هەیە بە وڵاتانی دیکەدا بڵاو بێتەوە بۆ خۆ دەزانی قەیرانی مرۆڤی دروست کردووە. بەڵام لەو بارای ئێستادا لەو ڕۆژەیدا کە یاخیبوانی سوننا یان شەڕکەرانی داعش زۆر ناوچیان گرتوونەتە دەست لە بەتایبەتی لە باکووری عێراق و لە بەغدا نزیکبوونەوە ئەم راپۆرتە ئەم هۆشداریە چەند لە جێگای خۆیەتی. gelek kesek û Ewropî û Amerîkî û Ereb xwe bi mijarê Iraq û Sûriye û Daeş û saziyên terorî mijîl kirine lê rastiya ku li erdeyê ji wê zehmettir ji wê kûrtir e qeyranekî mestir e yani rastî yani ji aliyê mirovî ve rewşkî gelek xirab e û ez nizam civakê nêv netewî ta rojê îro بۆچی ولو بە دلساری بەر مەسەلەی سێکنیە بە راپۆرێکی ئان بە بانگێکی بڕێ ئون و نەکافیە ئەف نەبەسە ئەف قەیرانێکی گەلک دژوارە وێ خەتەرە وێ سەر تەوی هەرێمێ هەبێ بە تایبەت بەشار ئەسەد تازە گوتیە ئەو ئێرهابە کو لە سووریا چێ دەبێ وێ نەقل هەمی دەولەتێن هەرێمە ببێ ئەو کەسێن کو پشتگرتیا وێ تێرۆرە دیکەن ئەوە تهدیدەکە دایرێکتلی بۆ وان وڵاتنا و هەرێم تەف دکەوێ خەتەریکی و مەترسیکی مەزن. بەڵێ دکتۆر جەبار ڕای جەنابێت لەسەر ئەم راپۆرتە چییە و ینی چەندە پێویستی دێنیتن کە کۆمەلگای نێونەتەوەی بیرێک لەوە بکاتەوە کە دەبێ پرۆسەی سیاسی لە سووریا دەست پێ بکرێتن و بە شێوەیەک لە شێوەکان یارمەتی عێراقیش بدرێت ڕوبەڕووی ئەو هەڕەشەیە بیتن کە ئێستا لەسەرەتی. من پێم وایە بەڕاستی کارەکە لە دەست کۆمەلگای نێودەوڵەتی دەرچووە تازە مەسەلەکە لەوەدا نەماوە کە کۆمەلگای نێودەوڵەتی بتوانێت کاریگەری لەسەر ئەو ڕووداوانە هەبێ و
لە مێژوودا ئەم ڕاستیە هەموو کەسێک دەیزانێ خراپترین شەڕ و درڕندەترین شەڕە ئاینی و مەزهەبیەکانە. لە مێژووی ئەوروپادا ئەمە هەبووە، لە مێژووی ناوچەکانی تری دنیادا ئەمە هەبووە و ئەم شەڕەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا راپۆرتەکە زۆر بەباشی بۆی چۆ کە بەڕاستی ئەمە سەرەتایەکە بۆ شەڕێکی هەرێمی، شەڕێکە لە نێوان لە سەرەتاوە هەڵبەتە گروپە توندڕەوەکان دەست پێ دەکەن، بەڵام وا دەبینین نەختە دەوڵەتان ڕادەکێشێ، ئێران لەلایەکەوە ڕادەکێشێ، تەبان حیزب الله وەکو لوبنان ڕادەکێشێ، عەلەویەکانی سووریا وەکو بڵین دەوڵەتی سووریا ڕادەکێشێ، لەو لاشەوە لە بەرامبەرە سعودیە و قەتەر و ئەمانە ڕادەکێشێ. ڕەنگ بێت لە داهاتوویەکی دواتردا دەوڵەتانی تریش پەلکێشی ئەم شەڕە بکە. لەبەر ئەوە ئەگەر دەوڵەتانی یا بیرڕای نێو دەوڵەتی یار نەتەوە یەکگرتووەکان بیەوێ بەڕاستی دەبێت بە ڕووگەیەکی ترە کار بکەن، نەک بەوەی کە گوایە پرۆسەی سیاسی لە سووریا دەست پێ بکە. دوای ئەو هەموو کوشتارەی لە سووریا هیچ پرۆسەیەکی سیاسی ناتوانێت، وەنە لە عێراقدا هیچ پرۆسەیەکی سیاسی ناتوانێت ئەوانەی کە بە خوێنی یەک خەو دەبینن پێکەوە دانیشن و بتوانن لەسەر پرۆسەیەکی سیاسی و جارێکی تر ئەو خەڵکانە بتوانن دەراوسێ یەک بن لە یەک گەڕێکێکا پێکەوە بژێن. لەبەرەوە ینی بۆچوونی من وا ماوەیەکی زۆریش من ئەو قسەیە دەکەم، بۆچوونی من تەنها ئەوەیە ئەم خەڵکانە لێک جودا بکرێتەوە، هێزی نێودەوڵەتی بکەوێتە ناوچەکانیانەوە. ئێستا لە عێراقدا دوو ناوچە ماوە کە پاکتاو نەکراوە و پێم وایە ئەگەر ئەو ناوچانە پاکتاو بکرێن لەلایەن یەکێک لەلایەنەکانەوە و زیاتریش یعنی بیر بۆ شیعەکان دەچێت کە بەغدا و دیالەیە ئیتر وەکوتر ئەو وڵاتە بووە بە سێ بەشەوە و هیچ شتێکی تر تازە پێکەوەیان گرێ نادا و نایان بەستێتەوە بەیەک. بەڵێ بەڕێزجان کوردێ ڕای جەنابەت چییە؟ دەگوترێتن کە وەکو دەڵێن شەڕەکە شەڕی وەکو دکتۆر دەباری ئاماژەی پێدا گەورەترە لەوەی کە لە سووریا لە عێراق ڕوودەداتن، دەبی ئەوانەی لە ناوچەکە شەڕی بە وەکالەت بۆیان دەکرێتن ئەوان بگەنە ڕێکەوتن هەتا بە شێوەیەک لە شێوەکان چارەسەرێک بۆ باری عێراق و سووریاش بدۆزرێتەوە. جەنابەت چ دەفەرمووی؟ خوشکەمەتت زانین پشتی و لەشکری سەدام حوسێن تێک چوو شکست، سەرۆکی ئەمریکی جۆرج دبلیو بۆش گوت و ئێدی لڤبازیên لەشکری تەواو بوون و ئێدی ئەم دەست پێ دەکەن بۆ ئاواکردنی عێراقێکی دەموکرات و نوژەن. لێ بەڕاستی نەشەر تەواو بوو و نە عێراقێکی دەموکرات بجیهات لەبەر وەک دکتۆرەمەی هێژا جەبار قادر گوتیە و شەڕێکی وەکالەت هەیە، ئەو شەڕ ڕانەوەستیە بجارێکی نە ئیرویە. پشتی 2007 ئەم دەبینین بتوندی و بتوژی لە فەلوجە و لە ناوچەیان دین و لە ئەنبار و لە هەرجەیەکی دەردۆرێ مووسڵێ ئەف شەڕ هەبوو ژخۆ داعش پرۆدوکتێکی عێراقیە بەریک و لە سووریا بێ عێراقی دا عێراقدا دەست پێ کردیە و سەبەبی وێژی ئەو سیاسەتی چەوت یە تائیفی یە مالکی برێڤە بریە و هێلاک و سنی ولو شعورك لباوان بيدا ببيك أو نا محروما مظلوما وبراستيجي قالك تجاوزاتي قالك دجوار زور خراب بيدا بون كوهلاك وسني حمي لطرفك بسكنن شيعة طرفك بسكنن وقتشاو بريجي كرد لبر زور دستي وليدان وإشكنجة وكشتن ويرانكرن أو ناجبون يعني مكونيكي بسريخو كناخازن نا شيعة ونا سنوان حكم بكن انتخين بند الصلاة خو وك دكتور جبار فرمان قلت العراق سي عراق النها وللتاريخ داج قلت العراق العربي والعراق العجمي بريدا يعني نبوي يك ولات او يكرنا عراقي بدست انجليز تشيبو او اجي تجي برجه ودين ملتين عراقي حرسێ طرفا. بەڵێ دکتۆر جەبار ئایا بە ڕێزمالکی توانای ڕێبەرایەتیکردنی وڵاتی ماوە ینی وەکو دەڵێن شەرعیەتی ماوە کە وڵات لەم قەیرانە ڕزگار بکاتن یان دەبێت لایەنەکانی شیعە بە تایبەتی بیر لە کەسێکی دیکە بکەنەوە؟
نەخێر لە ماوەیەکی زۆرە هەموو لایەنەکان لەسەر ئەوە یەکدەنگن کە مالیکی و ینی کۆی سیستەمە سیاسێکە لە عێراق و کۆی ئەو بەڕایەتی کە لە ئەنجامی دەسەڵاتی مالیکی هاتووە کایەوە ئەمە ناتوانێت دەوڵەت دروستکە ئەمە ناتوانێت وڵات بەڕێوە بەرێ ئەمە ناتوانێت وا لە پێکهاتەکان بکە پێکەوە تاژە بژێن لەبەر ئەوە چکە ئەو ئێستا بۆ نمونە یعنی ئەوان هەتاوەکو ئێوارە باسی فتوای مەرجعیەتەکەن باشە ئەو مەرجعیەتە بۆ یەکێک لە پێکهاتەکانی عێراقا پێکهاتەکانی تر ئەو مەرجعیەتە هیچ عیلاقەیەکیان پێوە نییە ئەو هەتا ئێوارە حکوومەتەکە باس لە مەرجعیەتی عەلی سیستانی دەکاوە ئەمە گوناهێکی گەورەی هەموو هێزە سیاسیەکان بوو بە هێزە سیاسی کوردیەکانیشەوە کە وەختی خۆی پێگەیەکی زۆر گرنگیاندا بۆ هەموو شتێ دەچوونە لای ئایەتوڵڵا سیستانی وایان لە مەسەلەکە کرد کە هەرچی شتێک ئەو بڕیاری لەسەر نەدا ڕاستە بڕیارەکەی ئەو دەیتوانی بە شێوەیەک لە شێوەکان شیعەکان قایل کا بەوەی کە بچنە پرۆسەیەکی سیاسیەوە یا لە دژی ئەمریکیەکان نەبن یا لەمە نەبن بەڵام زۆر لەوە زیاتر ڕۆیش ئێستا وای لێ هاتووە هەرچی بڕیارێکی حکوومەتی عێراقی هەیە دەبێت لەسەر ئەساسی گوتارێکی یا فتوایەکی مەرجعیەت بێەوە ئێستا دوا فتوای ئەوەیە کە جۆرێکە لە هاندانی هەموو شیعە کە لە دژی سونەکان شەڕکەن لە بەرامبەرە فتواکانی واتە ئێستا شتێک بە ناوی حکوومەتی مەدەنی و ئەوە نەماوە ئێستا بۆ بە شەڕێک لە بینی کۆمەڵێ مەرجعیاتی دینیە کە هەمووشی ئێستا بێ ئەوەی مەرجەکانی فتوادانیان تێدابێەوە هەموو بۆ خۆی فتوا دەدا ئەم دەڵێ ئەو بکوژە ئەو دەڵێ ئەو بکوژەوە هەموو کەسێکیش بۆچی منوتم شەڕی ئاینی خراپترین و درڕندەترین شەڕە چونکە هەر یەکێکی خۆی بە نوێنەری خوددا لەسەر ئەش دەزانێەوە خۆی بەڕاست دەزانێەوە بە حقیقەتی مطلق دەزانێەوە ئەوانی تر هەمووی بە کافر و لادەر و ئەوە دەزانێت لەبەرەوە بەنسبەت ئەوەوە کوشتنیان نەکتەنها هەر حەڵاڵە بەڵکو وەکو لە کوردەواری ئاڵە دەستی سەوزە بێ ئەگەر ئەمانە بکوژێ لەبەرەوە لە کەش و هەوایەکی وادا بەڕاستی بیرکردنەوە لەوەی جارێکی تر خەڵک خۆی بە پرۆسەیەکی سیاسیەوە یا بە هەوڵی ئاشتکردنەوە قایل بکە بیر و ڕای نێونەتەوەی یعنی ڕێکخراوە نێو دەوڵەتەکان بە تایبەتی نەتەوەی گرتوەکان دەبێت لەسەر ئەوی نەخۆ ئەمە یەکەم هینیش نییە وڵاتێکی وەکو یوغسلافیا هەمووی دابەش بوو بۆسنیا بکرا بە چەند هینێکەوە وڵاتانی کۆنی رووسیا کە ئەمانە مێژویان لە عێراق زۆر دوور و درێژتریشە یعنی وڵاتێکی عێراق کە هێشتا 100 ساڵی تێبەر نەکە کە لە هیچ کاتێکە نەبووە بۆ وڵات ئەمە جیاکردنەوەی ئەو خەڵکانە لە یەک زیانەکانی زۆر کەمتر دەبێت لەوەی کە ئەم بارە بەردەوام بێ و خەڵک بۆ بشێوەیە یەک بکوژێ و هەوڵ بداوێ ئەو وڵاتە بە یەکجاری وێران بکاوە چەندنەوەیەکی تریش ینی باجی ئەمە بدەنەوە لەبەرەوە یعنی ئەرکێکی ئەخلاقیە بە بۆچوونی من هی بیرۆڕای نێونەتەوەی و دەوڵەتە زلهێزەکان و ئەوانەی بڕیار لەسەر دنیا دەدەن کە بگەن بەهانای ئەم میلەتانە و لێکیان جیا بکەنەوە و بەو شێوەیە خزمەت بە بەشەریەت بکەن. بەڵێ جوتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە لە دەنجی ئەمریکا بەشی کوردی بڵاو دەبێتەوە و میوانەکانمان دکتۆر جەبار قادر و هەروەها بەڕێز جان کورد لەگەڵمانن کە هەردووچیان شارەزای کاروباری کورد و ڕۆژهەڵاتی نێوەڕاستن. بەڕێز جان کورد دەکرێت جەنابەت هێندێک باسی مەسەلەی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا با بکەین لە پەیوەندی بەو ڕەوشەی کە ئێستا لە عێراقەیە و لە سووریا بخۆ دەزانێنی ئێستا شیانی ئەوە هاتۆتە پێش احتمالی هاتوتە پێش کە ئەمریکا و ئێران هاوکاری یەکتر بکەن لە دژی هێزەکانی داعش لە عێراق بەڵام لە لایکی دیکەوە لە سووریا دەبینین بە پێچەوانەیە خوێندنەوەی جەنابەت چۆنە لە وەزا لەو جۆرە هاوکاری ئەگە هەبێت دەبێ ئەوەل ئەم بناسن استراتیژی ئێرانێکی و استراتیژی ئەمریکاچی استراتیژی ئێرانێک و دخوازێ فرح ببێت بە ئالیە ڕۆژاوەدا حتانی بگینێ زرەی سپی لوبنان و ڕۆژاوای سووریا و غەزە و ئیسرائیلی ئەوە استراتیژی ئێرانێ ژزوودا ئەفتر سەرێواندایە و جارێک دی مەجدێ دەولەتە ساسانی بینن بجبینن ئەوە استراتیژی ئێرانێ یعنی ئەو دین خۆڕەکردنە ماسکەکردنە چارچەوەک لێ دەبندا حقیقت نەزعەکی قەومی فارسی هەیە و دە هەرێمێدا سەیطرە بکە
استراتیژی ئەمریکی چییە؟ ئەم فێدەیە ببینن ji her hêzekî li herêmê bû tunekirine îrhabê wekû ku berê li Efxanistanê alîkarî bi Îranê rihatkirin dixwazin li Iraqê de jî wextê ku Saddam rûxandina sîstemê Saddam Hüseyin dîsa alîkarî li gel Îranê kirin dixwazin wilo berdewam bikin lê ev tişta jî hinek encamenî negatif bixweretînê em dibînin Îran xurt bûye bi sedan organîzasyon û saziyên çekdar çêbûne ku derewey sîstemê dewletê ne derewey sîstemê avakirina welata ye wek Hizbullah wek Ebulfedl wek Mesaib el-Heq wek Nizamçî çi û dewrekî mezin di Sûriyede dijî hêzên azadî û demokratiya tê dilîzin yani ez dibêm ev tişt wê qeyranekî mezin di Kongresê Amerîkî da di nav milletê Amerîkî da bikê li ber ku hinek hişyar hene li Amerîka dizanin ku têkilî li gel Îranê xeterekî mezin bû Amerîka bixwe. بەڵێ دکتۆر جەبار جەناب بشیت پێم خۆش بۆ ڕای خۆت دەربڕی لەسەر مەسلەی هاوکاریکردنی ئێران و ئەمریکا و بەڕای جەنابەت ئامانجی گەورەتری ئێران بێجگە لە مەسلەی عێراق و لە سووریا چیە خۆ بخۆ دەزان ئێران دەگوترێتن زۆر جار ئێران بەوە تاوانبار دەکرێت تەنانەت عێراق بەڕێوە دەبات یعنی لەوە زیاتر ئێران چی دەوێتن؟ من پێم وانە ئەمریکا ئەوەن دەبێ ئاگا بێ لەوەی کە ینی هەموو کارتەکەم بدا بەدەست ئێرانەوە بە پێچوانەوە من وای بۆ دەچم کە ئەمریکەکان دەیانەوێ ئەوەی کە لە عێراقا ئەو هەموو زیانیان لێکەوتووە ئێستا وای لێنەیە کە هەموو ئەوە وەکو دەڵێ بەبادا بچێت لەبەر ئەوە و ئەوان ناتوانن کارێکی چالاک بکەن ئەگەر ئێرانیەکان لە دژی ئەوە بن لەبەرەوە من پێم وایە هەوڵەدەن ئێرانیەکان بێلایەن بکەن لەوەی کە ئەوان ئەو باوەڕێیان بدەنێ یا ئەو پەیمانەیان بدەنێ کە ئەوان نایڵن دەسەڵاتی شیعەکان لە عێراق لە ناو بچێوە نایڵن مەسلەی داعش و ئەوانە بە تەواوی سەرکەون بەسەر ئەو وینەیە بەڵام نابێ ئێران دەستێوەردا چونکە دەستێوەردانی ئێران دەستێوەردانی عەرەبستانی سعودیە و ڕەنگ بێت تورکیا و کێو ئەمانەی بەدوایەوە ئەما بێ بە کێشەیەکی زۆر گەورە جار لەبەر ئەوە ڕەنگ بێ هەند جۆرێک لە هەماهەنگی بکرێ بەڵام بەوەی کە ئەمریکا بێت بەدەستی خۆی ئێران لەوەش زیاتر کە ئەمڕۆ لە دەسەڵاتی لە عێراقا دەسەڵاتێکی زیاتری بداتێەوە هەموو کارتەکانی بدا بدەستەوە پێم وانە یعنی ئەمریکا بتوانێت سیاسەتێکی وا بەڕێوە ببایان یا ئەسڵەن پلانێکی لەم جۆرەیە هەبێ لەبەرەوە جۆرێک هەروەکو لە ئەفغانستان و ئەوانە کردیان بۆ ئەوەی ئێران زیاتر پلانەکانیان تێک نەداوە ئێران یعنی نەبێ بە هۆی قەیرانێکی زۆر گەورەتر لە ناوچەکەدا ئەمریکەکان بە شێوەیەک لە شێوەکان قسەیان لەگەڵدا بکەن و جۆرێک لە هەماهەنگیان بکەن و بەوەیان ناچار بکەن کە ئێرانەکان زۆر زیاتر نەچنە ناومەسەلەکەەوە بۆ ئەوەی کاردانەوەی زۆری عەرەبەکانی بەدوایانەیە و کێشەکە گەورەتر نەبێ ئەگینا بەوەی کە ئێران و ئەمریکا ببن بە هاوپەیمان و بەیەکەوە کار بکەن و لە بەرامبەرەوە من بۆ خۆم وای نابینم و پێم وانە بەو شێوەیە ڕەوتی ڕووداوەکان بەو شێوەیە بڕۆ هەر لە لای جەناب دەمێنمەوە دکتۆر جەبار دەکرێت باسی کوردەکانی عێراق بکەی ئەوان چ کارتێکیان لەو دەمەیدا بەدەستەوەی یان هێندێک دەڵێن کە ئەم وەزعیەتە ڕاستیەکەی دەڵێن بە بەرژەوەندی کورد تەواو بۆ تا ئێستا لەو بارەوە چ دەفەرمی هەڵبەت ئەوە ڕاستیە کە کۆمەڵی لەو کێشانەی کە لە بینی حکوومەتی عێراق و بەغدایە بوو ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بەبێ ئەوەی کوردی زیانێکی پێ بکەوێت توانیوێتی بە تایبەتی ئەو ناوچانەی کە بە ناوچەی ناکۆکی یا ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم و ئەمانە بەبێ هیچ شەڕ و ئاژاوەیەک کەوتۆتە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە لە لایەکی ترەوە یعنی ئەو ریزێرڤە زۆرەی نەوتەی کەرکووک ئێستا بە عملی دەکەوێتە ژێردەستی هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوەی زۆر گرنگە سەرکردایەتی کورد لەگەڵ ئەم پێشات و ئەم گۆڕانکاریانە چۆن هەڵسوکەوتەکە پرسیارە هەرە گەورەکە ئەلەوێدا چونکە چەند جارێکی تر لە 91 و لە 2023 ئەوانە جۆرێک لە هەڵسوکەوتیان کردووە لە پێناوی لە ژێر فشاری ئەمریکا و وڵاتانی تر و ئەمەیە زیانێکی زۆریان کەوتووە هەموو لایەکی وای ئەوە دەخوازن کە پندیان لەوە وەرگێت و جارێکی تر ئەو هەنگاوە ننێنەوە هەرچەندە ئێستا
جارێکی تر لە هەندێک لە سەرکردەکانی کورد باسی ئەوە دەکرێت پرۆسە سیاسیەکە لە عێراق بخرێتەوە سەرسکەی خۆی و ئەوانە یانی من پێم وایە هیچیان باوەڕیان بەو قسانە نییە بەڵام ئەمە جۆرێکە لەو گوتارەی کە پێشکەشی دەکەن هەڵبەتە ئەوان دەزانن کاردانەوەی ڕنگ بێ ئێران و تورکیا و چی و ئەوانە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی باش ئیدارەی کێشەکەیان کردووە بە هیوای ئەوەین کە لە کۆتاییدا بتوانن ئەو گۆڕانکاریە گەورەی کە وەکو دەڵێ لە لاکردنەوەیەکی مێژوودا بۆ کورد هەڵکەوتووە بتوانن بیگەێنن بە ئەنجامێکی باش و ئەم جارە جۆرێک لەسەر ململانەی بچووک و چی و ئەوانە جارێکی تر لە دەستی نەدەن. بەڵێ بەرزجان کورد نزیکەی 2 دقەمان ماوە پێم خۆش بۆ جەنابەت بیتن دوا بۆ چوونەکانی خۆت دەرببڕێ. ڕەوشێک کورد بە تەواوی ڕەوشێکی لە باشووری کوردستانê باش لە بەرکو هەمی هێزن کوردی لەگەل یەک و دووکار دەکەن و تشتی پیرۆزە و دەبێ ئێدی حەسم ببێ مەسەلە حەسم ببێ یعنی مەسەلە دەولەتکی کوردیانە ئەف پرس دەبێ یەکسەر بەرسە بێ داین لە بەرکو ڕۆژ وەکی باش بوو کوردان نەهاتیە سبە دەست بە ئەمریکا دەستی خۆ تێخینێ وێ بێژێ بلا هێزی من تێکەڤن ئەمریکا وێ سبە هێزی عێراقی عفۆن وێ هێز تێکەڤن کەرکووکێ سبە هێزی عێراقیش تێکەڤن کەرکووکێ مەسەلە وەک بەرێ بێ ئەما لە سووریا ئەم دەبین ڕەوشی کووردا بڕاستی ڕەوشکی گەلێک خراپە گەلێک نەباشە لە بەرکو هێزی کوردی لەگەل هەف باش کار ناکەن و هەنێک هێزی هەنە مع الأسف خوددانە دەست سیستەما ئەسد. بەڵێ دکتۆر جەبار دیارە وەختیش بۆ جەنابەت دەمێنیتن ئەگەر باس بکەی ئەو ڕۆژ بخۆ دەزانی کە کابینە لە دوای نزیک بە 9 مانگان لە دوای هەڵبژاردن ئەوڕۆ لەلایەن پەرلەمان لەوێ سوێندران و جەنابەت لەو بارەیەوە چ دەفەرمووی کە چەندە کوردستان بە ڕەوشێکی ناسکدا تێدەپەڕیتن بۆ ڕێگریزی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. هەڵبەتە ڕەوشێکی زۆر ناسکە زۆر ڕاستە بەڵام ئەوەی مای خۆشحاڵیە تاوەکو ئێستا هەموو هێزە سیاسەکان ینی باس لە یەکڕێزی دەکەن باس لە یەک هەڵوێستی دەکەن ئەو گۆڕانکاری کاتۆتەکایەت و کەش و هەوایەکی وای دروست کردووە کە ورەی هەموو خەڵک زۆر بەرزەوە هەموو خەڵک زۆر لەلایەکەوە دڵخۆشە بەوەی کە ڕوویداوە لەلایەکی ترەوە هەڵبەتە جۆرێک لە مەترسی و دڵە ڕاوچیە هەیە لەوەی کە هەموو پێ لەسەر ئەوە داگرن کورد نابێ ببێ بە تەرەفی شەڕ بە تایبەتی تەرەفێک لە شەڕێکی مەذهەبیە کە هیچی کوردی تێدانیەوە لە قازانجی لەبەر ئەوە کورد هەردوو لایەنەکە هەوڵدەن بە شێوەک لە شێوەکان کورد ڕاکێشن ئەو شەڕەوە بەڵام پێم وایە دەسەڵاتدارانی کورد ئەوەندە زۆر سپاسی جەناب دەکەم دکتۆر جەبار قادر و هەروەها بەڕێز جان کورد هەردوو شارەزای کاروباری کورد و ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆ ئەم شیکردنەوانە بەم جۆرە دەگەینە بەرنامەی کۆتایی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان دەرهێنەری بەرنامە شوان ڕەشید بوو کوازی سمت و هەروەها جۆگڵ ئەندازیارانی دەنگ و ڕەنگبوون ئێرە دەنجی ئەمریکایە بەشی کوردی.